ئێمە کوتەوگەری ئازادی کۆمەلگای کوردستان هەرێمی شارەزوو وەک هەمیشە خاوەندارەتی لە هەر شەهیدێکی بەبێ جیاوازی پارت ئایدۆلۆژیا خاوەندارەتی لە هەموو شەهیدێکەکەین و ئەمڕۆ لەو چوارچێوەیەدا سەردانی پرسەی شەهید هێژا ناسێح کە لە نێو ڕیزەکانی گەریلادا ناوی مێریتان جوودی بووە ئێمە سەردانی ئەو پرسەیەمان کرد لێرەشەوە بە پێویستی ئەبینین وەکو تەوگەری ئازادی کۆمەلگای کوردستان هەرێمی شارەزوو پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی بنەماڵە بە ڕێزەکەیان بکەین و سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین لە بەرامبەر هەموو شەهیدانی کورد.